هێژە بە هاوکاری دارەکەی دەستی بۆ لای هاوڕێکانی بەڕێ دەکەوێت کەوا بڕیارە هاوسەفەری گەشتە شاخەوانیەکەی بن. هەرچەندە هێژا و هاوڕێکانی خاوەن پێداویستی تایبەتن، بەڵام ئەوە ڕێگر نەبووە لە بەردەم خەونەکانیاندا و وەک هەر مرۆڤێکی ئاسایی دەیانەوێت گوزارش لە تواناکانی خۆیان بکەن و هەستەکانیان ئاوێزانی سروشت بکەن. ئەمڕۆ بەنیازیم پیادەڕەویەک بکەین لەگەڵ کۆمەڵە کەمەندامی سەرکورسی و هەموو جۆرەکانی کەمەندامان. هیوادارین گەشتێکی خۆشمان بێ، ڕۆژێکی باش، پیادەڕەویەکی باش بکەین، سوودێکی باشی لێ ببینین. و دوای گەشتنیان بۆ شوێنی مەبەست دەست دەکەن بە گەشتەکەیان. جارناجارێک بە چڕینی گۆرانی ڕەسەنەکان جەستەی ماندوویان پشوو پێدەدەن. گەشتکردن بە خاوەن پێداویستی تایبەت کارێکی ئاسان نییە و سەرپەرشتیاران بەرپرسیارەتی قورسیان خستۆتە ئەستۆی خۆیان، بەڵام دەڵێن هەست بە ئاسوودەیی ڕۆحی دەکەن بەم خزمەتە. ئەم چالاکی ئەمڕۆ بریتە لە چالاکی چوونەوە ناو سروش کۆڕ و کۆبوونەوەیە. هەڵبەت زۆرترینی خاوەن پێداویستی تایبەتەکان بەشداریان کردووە لە جۆری نابینا، شەلل دەماغ، کەمەندامی جەستا، ئۆتیزم، تەنانەت داوانیشیتیایە و کورتە باڵاش. ئێمە کار لەسەر مرۆڤایەتیەکەین، ئیتر کەم ئەندامی هەر جێگایەک بێ، هەر جۆرێکی کەم ئەندام بێ، ئێمە لە ناو چالاکیەکانمانە بە پێی پۆلێنی ئەو چالاکیانی کە دیاریمان کردووە کۆیانەکەینەوە. گەشتی ئەم جارەی خاوەن پێداویستی تایبەتەکان لەسەر ئەرکی هونەرمەندێکە کە لە وڵاتی سویدەوە گەڕاوەتەوە و بە خۆی و فلوتەکەی دەیەوێت بەشێک لە خەمی خاوەن پێداویستی تایبەتەکان بگرێتە ئەستۆ. بەژەنینی فلوت و پێشکەشکردنی نیوەڕۆخوانێک زەردەخەنەی خستۆتە سەر لێوانیان. خۆی لە خۆیدا شتێکی زۆ جوانە، چونکە ناساندنی کەسەکانە بەیەکتری زیاتر تێکڵاوی یەکتریە لە ڕووی کۆمەڵایەتیەوە. وەکو ئەرکێکی سەرشانی خۆم حەزم کرد وەکو گرۆپێک لەوێ هەم مۆسیقاش و هەم دڵیشیان خۆشەکەین، هەم یەکتریشە ناسین، ئەنی زۆر شتی تری پێوە دیارە. بە بڕوای هێژە ئەم گەشتانە گەڕانەوەی خاوەن پێداویستی تایبەتە بۆ ژیان و فراوانبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیانە. هیوادارە لایەنی پەیوەندیدار گرنگی زیاتر بە دۆخیان بدات. خاوەن پێداویستی تایبەت لە بەردۆخێکی وایە کە لە ماڵەوە دێتە دەرەوە، لەو ژینگەی کە تایدا قەتیس بووە دێتە دەرەوە. گەشتی وا زۆر زەڕۆرە، بڕوابوون بەخۆی زیاکە گەشاکە، بۆیە داواکارم لە هەموو ئەو لایەنەی پەیوەندیدارن هاندەر بن. گەشتی ئەم جارەی خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ ناوچەی سەرچاوە و 6 خاوەن پێداویستی تایبەتیایدا بەشدار بوون. سەرپەرشتیاران لە هەوڵی فراوانکردن و بە گشتیکردنی پرۆژەکەیاندان بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.